هەرسەبارەت بە بەشداریکردنی مەسرور بارزانانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنفرانسی یاخود کۆربەندی ئابووری داڤۆس کە ماوەی چەند ڕۆژێک بوو لێ بوو چەندی داری گرنگی ئەنجامدا ئەمڕۆژ فێڤینێکی ڕۆژنامەوانی ئەنجامدا. سەبارەت بە گرنگی بەشداریکردنی کورد لەم کۆربەنداندا چییە؟ ئایا وڵاتانی جیهانی چۆن لە کورد دەڕوانن؟ من میوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز سکۆت بیتس ئەندامی باڵای پرۆژەی ئاسایشی ئەمریکی واشنگتن لە واشنگتنەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز سکۆت ئەم کاتتان باش. بەر لە چەند ڕۆژێک نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە سویسراوە میوانم بوو، باسی لێوە دەکرد وەکو وڵاتێک یاخود وەکو دەوڵەتێک مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان ئەکرێ. بەگشتی ئەمەوێ بزانم ئایا وڵاتان چۆن سەیری هەرێمی کوردستانەکەن بە تایبەت لەم کۆربەندانەدا؟ پێم وابێ ئەمە ڕاستە. هەمومان ئەومان لە بیرە کە چەند ساڵێک لەمەوبەر کە بە هێز و ئازایی و قارەماندی خەڵکی کوردستان توانیان داعش تێک بشکێنن و هەرێمی کوردستان بووە سەنتەری هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش ئەو ڕێکخراوە تێرۆریستیە. بۆیە ئەمە ئەم بیرەوەری زۆر ڕوونەوە هەموو کەس دەزانێت و ئەمە ڕەنگی داوەتەوە لە داڤۆس و هەموو مێژووی کورد دەزانن و دەرفەتێکی زۆر باشە بۆ کوردستان بۆی کە نوێنەرایەتی هەبێ لەوێ و سەرکردەکانیان لەوێ بن لەگەڵ خەڵکی کاریگەر لە سەر ئاستی کۆمەلگای نێودەوڵەتی و دەرفەتێکی زۆر باشە فێر بن و تێب بگەن بزانن کە مەبەستم وڵاتانی جیهانە بزانن کەچی لە کوردستان ڕێوەدا و هەرێمی کوردستانیش بزانێت لە ئاستی کۆمەلگای نێودەوڵەتی چی ڕوئەدا و چۆن دەرفەتەکان بۆ قۆزێتەوە. بۆیە ئەمە دەرفەتێکی زۆر باشە ئەگەر تایبەت بێ با بڵێن داخراوە بێ کۆبوونەوەی کراوە بێ کۆبوونەوەکان زۆر گەرەگن و دەرفەتێکی زۆر باشە بۆ سەرکردە کوردەکان بۆ کوردستان بۆی کە سەرکردە سیاسیەکان ببینین بزنسمانەکان ببینین و هەواڵگەری و ئەوانەی کەس بۆی سەربازیشن بە هەمان شێوە ببین و میدیاش بە هەمان شێوە چونکە میدیاش گرنگە. چی وای کردووە ئەم وڵاتانە بەم شێوەیە گرنگی بە هەرێمی کوردستان بدەن؟ ئایا وزەکەیەتی هۆکارەکەی چییە؟ یان وەفایانە یان وەکو هاوپەیمان ئەیبینن؟ من پێم وایە وزە چقە واتە چقی ئەو گرنگی پێدانەیە چونکە نرخی سوتەمەنی و نەوت بەرز بووەتەوە و وزە هەموو کات پێویستە و ئێستاش کێشەی ئابووری هەیە لە جیهان با بڵێن لە ڕۆژ ئاوا ئێمە کێشەی ئابووری بڵێن وزەمان هەیە و لە چین بە هەمان شێوە ئێمە پێویستمان بە وزەیە بۆی کە بێتە ناو تۆڕی گواستنەوەی وزەی نێودەوڵەتی و کوردستان ئەتوانێ ببێتە بەشێک لە چارەسەر. بۆیە دەبێ خاڵی سەرەکی گفتوگۆکانی سەرکردەکانی هەرێمی کوردستان بێ لە ئاستی نێودەوڵەتی. لە چەند ساڵێک لەمەوە پێش کە کێشەیەکی ئەمنی هەبوو کوردستان چارەسەری کرد ڕوبەڕووی داعش بوویەوە. ئێستاش کێشەیەکی وزە هەیە هەرێمی کوردستان دەتوانێت ڕۆڵی خۆی بگێڕێ و ئەم کێشەیەش ئەگە هەمووشی نەبێ بەشێکی چارەسەر بکە. بۆیە بەدڵنیاییەوە سەرکردەکانی ئێوە ئەم بابەتیان باس کردووە چونکە خەڵکی بڕیار بەدەست لەوێ هەیەەوە هەموو کات کوردستان لە ئەجێندا نەبووە، بەڵام هەر کاتێک کە قەیران دێتە پێشەوە ئەکرێ کورد بیقۆزێتەوە و هەموو سەرکردەکان بە بیریان بهێنێتەوە کە کوردستان پۆتەنشیالی هەیە دەتوانێت کە ڕۆڵ بگێڕێ لەوەی کە چارەسەری ئەم کێشانە بکاواتە هەموو کات ئێستا عکس بۆتەوە زانی واتە پێشتر کوردەی و داوامان زۆر بە هاوکاریە. ئێستا باشە ئەوان داوای وزاکە بە هاوکاری هەرێمی کوردستانە باشە لە بەرامبەر ئەوان چی بۆ هەرێمی کوردستانەکەن؟
ڕوونە کە دەبێ با بڵین گەیاندنی وزە لە هەرێمی کوردستانەوە دەبێ وەبەرهێنانی تێدا بکرێ لە هەرێمی کوردستان واتە بێن وەبەرهێنان بکەن لە هەرێمی کوردستان بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق و ناوچەکە باشە بۆی کە سەقامگیری ئابووری هەبێ واتە دەبێ واتە جیهان پێویستی بە وزەی ئێوەیە کە لە وڵاتەکەتاندا هەیە واتە ئەمە نەک تەنها دواکەوتنە لە گەیاندنی وزە بەڵکو نرخەکەی بەرز بۆتەوە کورتێنان هەیە هەڵاوسان هەیە بۆ 20 ساڵی داهاتوو بۆیە بە دڵنیاییەوە جیهان پێویستی بەم وزەی کوردستانە بۆیە ئەمە هاوکارە بێ بۆی کە جیهان ئەم کورتێنانە پڕ بکاتەوە و نرخیش دابەزێ و بە دڵنیاییەوە ئەمە بۆ هەرێمی کوردستان باشە بۆ داهاتی هەرێمی کوردستان باشە و بۆ کەمکردنەوەی گرژیەکانیش باشە دەزانن چونکە ئەگەر بەڵام هەندێک جار لە ناردنی ئەم وزەیە بۆ دەرەوە لەوانەیە چێشەش بۆ هەرێمی کوردستان دروست ببێت سەرتا باس لە ناردنی گازی هەرێمی کوردستان کرا بۆ دەرەوە بینیمان کە هەولێر بردومان کرا باشە ئەی چیەکەن بۆ ئەوەی ئەمە ئاسایشە دابین بکرێ بۆ ئەوی وا بکرێ هەرێمی کوردستان ئەم وزەیە هەناردەی دەرەوە بکە جا چ گاز بێت چ نەوت بێ دەرفەتێکی زۆر باشە بۆ هاوبەشیکردن کە بە سوودی هەموو لایەکە و دەبێ ئاسایش هەبێ لەم ناوچەیە و بە دڵنیاییەوە ئەمە جگەی نیگەرانی کۆمەلگای نێودەوڵەتیە و دەبێ ڕێکەوتنێکی سیاسی هەبێت چونکە وەبەرهێنەرەکان ملیارها دۆلار لە شوێنێکدا با بڵین وەبەرهێنان ناکەن کە ئاسایشی باش نەبێ واتە نادڵنیایی هەبێ بۆیە ئەمە دەگەڕێنەوە سەر ئالنگاریە سەرەکیەکە لە پەیوەندیەکەی لەگەڵ بەغدا هیوادارم ئەمە دەرفەتێکی زۆر باشە لە داڤۆس بۆ سەرکردەکانی کورد بۆ ئەوەی کە بەبیری هەموو جیهان بێنەوە کە ئێمە بەشێکی لە چارەسەر و بە شێوەیەک لە شێوەکان هاوکار بن ئەم گرژیە لەگەڵ بەغدا و بابەتەکانی دیکە لەگەڵ بەغدا چارەسەر بکرێن واتە دەبێت گفتوگۆ بکرێ لە نێوان هەموو لایەنەکانە بۆی کە دڵنیا بنەوە کە ئەم خۆشگوزەرانیە بۆ ماوەیەکی دوور و درێژ بێتە هەرێمی کوردستان بەڵام ئایا کە ئەمە لە بەرژاوەندی ڕۆژئاوایە و لە بەرژەوەندی هەموو جیهانیشە پێتان وایە رووسیاوە بە ئاسان ڕێگە بدات ئەو گازەوە بە ئاسانی بڕوە هیچ نەبێ ئێران هاوپەیمانێتی و لەوانەیە ئەو کێشەت بۆ دروست بکە لە هەرێمی کوردستان یاخود لە عێراقا ئێستا ڕووسیا لە دافۆس کراوەتە دەرەوە لەوێ نین واتە بوونیان نییە لەو گفتوگۆیانەدا با من یەک شتێ پێ بڵێم ڕژێمەکەی پوتن ئێستا هەموو دنیا دژێتی واتە بزنسی دنیا دژێتی ئەکرێ رووسیا و ئێران کێشە دروست بکەن بەڵام پێم وان نییە بتوانن تا ماوەیەکی دوور و درێژ بتوانن ئەو کێشەیە دروست بکەن و لە بەرژەوەندی ئێرانیش نییە بەڕاستی پێت بڵێم چونکە ئێران خۆی لە ناو خۆ کێشەی هەیە بەڵام بە دڵنیاییەوە هەموو کات ئالنگاری تێدایە رووسیا و ئێران پێکەوە هەموو کات دەیانوێت هێزی خۆیان بەکار بهێنن بۆی کە ڕۆڵی تێکدەرانە ببینن نەک ڕۆڵی بنیادنەرانە ببینن بەڵام درەنگ نییە بۆ هەرێمی کوردستان من گەشتبینم بەڕاستی بەداهاتووی وزە لە هەرێمی کوردستان بەڵام ئەکرێ بۆ ماوەیەکی کورتمەودا ئەو پلانی خۆس بۆ بەڕێ سکۆت بیتس ئەندامی باڵای پرۆژەی ئاسایشی ئەمریکی واشنگتن کە لە واشنگتنەوە لەگەڵمان بووی زۆر سپاس.